حکوومەتی هەرێم دەکات ڕەزامەندی لەسەرکردنەوەی نووسنگەی کەناڵەکە لە هەولێر دەرببڕێت و داواش لە ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی و پەرلەمانتاران و چالاکوانەکان دەکات بۆ پشتیوانیکردن لە NRT. سپینە لە کاتژمێر 4 لە بەردەم ئۆفیسی هەولێری NRT ئامادە بن. بەڵێ لە ڕاگەیەنراوێکدا کەناڵی NRT ئاماژەی بۆش کردووە ئەگەر بڕیاریکردنەوەی ئۆفیسی کەناڵەکە نەدرێ و ڕێگە نەدرێ بە گەڕانەوەی کارمەندەکانی بۆ هەولێر ئەوان ناچار دەبن کە سبەینێ پاژنیۆڕۆ کاتژمێر 4 داوا لە هاوڵاتیانی شاری هەولێر بکەن بۆ بەدەمەهاتنی کەناڵەکە و کۆبوونەوەیەک لە بەردەم ئۆفیسی NRT لە هەولێر بۆ پشتیوانی و کردنەوەی ئۆفیسی کەناڵەکە ئەنجام بدەن. NRT بەڵێن دووپات دەکاتەوە کە سوورە لەسەر بەڵێنە ڕۆژنامە نووسیەکانی خۆی لە هاوسەنگی و ڕاستگۆیی وێری و هەر بەم شێوەش بەردەوام دەبێت و کەناڵەکە کە جێ هەمووانی تێدا دەبێتەوە بەبێ جیاوازی. بەڵە شەوی ڕابردوو هێزێک بەناوی یاسایشەوە لە شاری هەولێر هەڵیان کوتایە سەر ئۆفیسی کەناڵی NRT و سەرجەم کارمەندانی ئۆفیسەکەیان فراند و ئۆفیسەکەشیان داخست. دواتر هەموو ستافی کەناڵەکان ئاودیوی بازگەی دێگەڵا کرد.